لەسەر بڕینی ماڵەوە بە مەبەستی خێرکردن یان قوربانیکردن خۆتان دەزانن قوربانیکردن نێزیکە بە هەموو شێوازێک لەسەر بڕینی نایاسایی بە دوور بکەونەوە بە مەبەستی خێرکردن بیان هەر بە مەبەستەشی دیکە. خاڵی یەکەم. خاڵی دووەم ڕێنمایی هاوڵاتیان دەکەین ئەو شوێنە فەرمیانەی کە پسولەی تایبەتی هەیە پێویستە هەڵی بواسێ پسولەی کوشتارگەکان یان مۆری تایبەتی پێوە نەبێت گۆشتەکان نەکڕن. خاڵێکی تر ئەو سەربڕینانەی سەرزادەکان و سەرکوچە و کۆڵانەکان کە بە بەرچاوی خەڵکەوە بەناوی ئەوەی گۆشتی فرێشە داوا لە بەڕێز قایمقامی هەولێر ولایەنە پەیوەندیدارەکان دەکەین هەرچەندە درێخیان نەکەوردووە بەڵام پێویستە چڕتر بکرێتەوە لەلایەن لێژنەکانەوە بۆ بەدواداچوونی ئەو کارە. خاڵێکی تر بۆ ئەو خانمانێک کە لە ماڵەوە بەکاردێنین پێویستە پەنجەوانە بەردەوام بەکاربهێنرێت دەستەوانە. خاڵێکی تر بۆ برا خواردنگەکانمانەوانێک کە ڕێستۆرانت و خواردنگە و فاستفودیان هەیە بە هیچ شێوازێک لە کاتی ئامادەکردنی کەبابیان هەر زۆرە خواردنێکی دیکە خۆتان دەزانن کەباب زیاتر کاری دەستیە بە هیچ شێوازێک ببێ دەستەوانە کار نەکەن و دوور بکەونەوە لەو گۆشتانەی کە بەڕاستی هیچ مۆر و پشکنینێکی پزیشکی بۆ نەکراوە. بەجێبەجێکردنی ئەو خاڵانە تەندروستێکی باش بەدەستدێنین ئینشاڵڵا.